کاک مەسعود مەرجەعی کووردا داواکارین لێی کە چۆن خزمەتی کردووە بە هەموو شارەکان بە هەموو کوردێک ئاوا هیچ خزمەت بکە بە شاری سلێمانی. ئێمە ئەمڕۆ خۆمان بە خۆشحاڵە زانین هەمومان کۆبووینەتەوە بۆ پشتگیریکردن لە لیستی 275 پارتی دموکراتی کوردستان. داواکارم لە خەڵکی شاری سلێمانی ئەم جارە دەنگ بدەن بە پارتی دموکراتی کوردستانی چۆن دەستی ئاوەدانیان درێژ کردو بۆ شارەکانی هەولێر و دوهۆک. داواکارین دەستی ئاوەدانیش درێژکەن بۆ شاری سلێمانی. پارتی و بارزانانی لە تۆ چی دەگەیەنێت؟ لای من کاک مەسعود مەرجەعی کووردا داواکارین لێی کە چۆن خزمەتی کردووە بە هەموو شارەکان بە هەموو کوردێک ئاوا هیچ خزمەت بکە بە شاری سلێمانی. واتە خزمەتکردنی پارتی وای لە تۆ کردو پارتی هەڵبژێریت؟ بەڵێ پارتی لە هەر شوێنێک بێت خزمەتگوزاری لەو شوێنەیە دەستی ئاوەدانی درێژ کردووە بۆ هەموو شارەکانی کوردستان و هەموو خەڵکێکی کوردستان. لێرەوە چی بە هاوڕەکانت هاتومەنەکانت دەڵی بۆی کە لیستی 275 پارتی هەڵبژێرن؟ من داواکارم لێیان کە خۆیان ڕاستیەکان ببینن کە کێ خەمخۆری کووردە کێ خەمخۆری شاری سلێمانیە. داواکارم هەمویان دەنگ بە پارتی دموکراتی کوردستان.